إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. برانی ئازیز و خۆشەویست، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی بەڕێستانە باسی ئەدەبی سەردانیکردن و میوانداری و ئەدەبی میوان و خاوەن ماڵەکەی ئینشاءالله تعالی. طبعا خۆشەویستەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕەوشت و ئادابە. پەیوەندیەکانی نێوانی خەڵکی لەگەڵ یەکتریا بە جوانترین شێوە ئیسلام ڕێکی خستووە، و یەکێک لەو ئەدەبانەش ئەدەبی سەردانیکردن و میوانداریە، چونکە بەهۆی ئەو ئەدەبەوە مەوەدەت و خۆشەویستی لە نێوانی مسلمانانە بەهێزە بێ، پەیوەندیەکانی برایەتی پتەوتر ئەبن. جا دەقەکانی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئەدەبە یان ئەم ئادابانە ڕوونتر ئەکاتەوە و هانی ئێمەش ئەدا لەسەری، چونکە بەهۆی ئەوەوە ئەخلاقی ڕەوشتی مرۆڤەکان، ڕەوشتی مسلمانان تەواوتر و جوانتر ئەبن. پێشەکی باسی ئادابی سەردانیکردنەکەین. طبعا سنەتە ئینسان کاتێ سەردانی کەسێکە کات نیەتی خۆی پاک کاتەوە. ئەو نیەت پاککردنەوە زۆر گرنگە و دەورێکی زۆری هەیە کە هەموو ئەو سەردانەت بە خێر و چاکە بۆ بنووسری. رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ کابرایەک سەردانی هاوڕێیەکێکە لە شوێنێکی تر، لە دێیەکی تر، خوای تەعالی مەلایکەیەک لەسەر شێوەی زەلامێک ئەنێرێتە سەر ڕێگاکەی و پرسیاری لێکات تۆ بۆ کوێچی؟ ئەڵێ بۆ سەردانیکردنی برایەک مەچم لە فڵانە دێ. ئەویش ئەڵێ هیچ نیعمەتێک، هیچ چاکەیەک، هیچ مەسلحەتێک هەیە لە بەینتانە؟ هیچ چاکەیەکی بۆ کردیت ئاداشت بداتەوە لەسەری؟ ئەڵێ نەخێر، بەڵام تەنها ئەوە نەبێ کە من لەبەر خاتری خوای پەروەردگار خۆشمەوێ. جا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالی ئەو مەلایکەیە طبعا بەو کابرایە ئەڵێ من لەلایەن خواوە بۆ لای تۆ نێرراوم پێت بڵێم چۆن تۆ ئەو زەلامەت خۆشەوێ، منیش یعنی خوای تەعالی ئاوا تۆم خۆشە، چۆن تۆ ئەو زەلامەت خۆشەوێ منیش ئاوا تۆم خۆشەوێ. خۆشەویستیەک ئەگەر لەبەر خاتری خوا بێ بەڕاستی ئەبێتە مای ئەوەی کەوا خاوەنەکەی ئەو کەسەی کە یعنی ئەو دوو کەسەی کە یەکتریان خۆشەوێ لەبەر خاتری خوا لەژێر سێبەری خوایە بن لە ڕۆژی قیامەتە، کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. و لە بەهەشتیشە لەسەر منبەری نورین خوای تەعالی دایانەنا المتحابون في على منابر من نور. دوهم ئەدەب خۆشەویستەکانم، دائما ئینسان وەقتێک یان کاتێکی مناسب و گونجاو دانا بۆ سەردانیکردن. زۆر گرنگە تۆ کاتی ڕۆی سەردان کەسێکەکەی کاتەکە گونجاو بێت و ئەمجا پێشاش ئەگەر ئاگاداری کەیتەوە چاکترە کە من دێم بۆ سەردانت. ئیسە وەسائیل زۆرە، حتا کاتی خۆی منەوە بیرم تێم مۆبایل و تەلەفۆن و شتە نەبوو، پێشا یەکێک ئێمە مناڵ بوون ئەمانیان ناردایان بە ماڵی فڵانە کەس بڵێ کەوا دێن سەردانتانەکەین، هەر پێش وەخت ئێمە ئاگاداری ئەو ماڵەمان ئەکردەوە. سێم پێش ئەوەی بچیتە ژوورەوە بۆ ماڵی هەر کەسێک پێشا ئەبێ ڕوخسەت بخوازی. خوای پەروەردگار ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. مەچنە هیچ ماڵێکەوە جگە لە ماڵی خۆتان، مەچنە هیچ ماڵێکەوە حتا وەکو ئیجازە وەرەگرن، ڕوخسەت وەرەگرن و سەلامیش ئەکەن لە خاوەن ماڵ و
لە ئەهلی ئەو ماڵە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ڕوخسەت وەرگرتن سێ جارە. جاری یەکەمە دەی لە دەرگا طبعا قەدەر ئەوەندەی دوور کەسێ دوور ڕکات نوێش بە چاوەڕێەکەی، جاری دووەم هەروەها، جاری سێم ئەدەی لە دەرگا ئەگەر دەرگایان نەکردەوە ئیتر ئەگەڕێیتەوە، دیارە ئەو ماڵە یان نین لە ماڵ یان لە ماڵی شابن گونجاو نییە کەوا میوان قبول بکەن، وەزعەکەیان ناگونجێ کە میوان قبول بکەن، نابێت توش پێت ناخۆش بێت. ئیلحاح نەکەی ئەگەر وتیان ئیجازە نیە بێتە ماڵ، زۆر احتیاطی بێ لە لات. خوای پەروەردگار ئەفەرمێ وئین قیل لەکم ارجعوا فارجعوا، ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە هو ئەزکا لەکم، بەڕاستی ئەوە جوانترە، ئەوە پاکترە بۆ ئێوە. ئینسان نابێ پێی بەتاقەت بێ کاتێک کەوتی کاکە بەخوا مەجالمان نییە، گونجیال نییە، لەوانەیە ئەو ماڵە ئەو کاتە شتێکیان هەبێ بۆ تۆ نەگونجێ بڕۆیتە بان ئەو وەزعەیە کە ئەوان هان تایە. کاتێکی تار ماڵێدا ئەنشی زۆر دامەنشە. خوای پەروەردگار دەربارەی میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فإذا طعمتم فانتشروا ولا مستأنسين لحديث، مەگەر کابرا خۆی پێی خۆش بێ، خۆی بڵێ کاکە مەڕۆ من پێم خۆشە مەڕۆی لە دڵەوە بڵێ کابرا پێوە دیار بێ. ئەگینا خوای تەعالی فەرمی هەنانتان خوارد بڕۆن تەواو، تر زۆر درێژەوە قسەکردن مەدە. هەیە ئەڕوا ئیتر پاسعات دوانزە خۆی تێرخەوە هیلاک نییە ماندوو نییە، کابراش ماندووە لە ئیش هاتووەتەوە زۆر داچێت تا 11 و 12 لە ماڵیان دوو سێ وەج بە کابرا خەوی لێکەوێ ئەو هەر تازە. وەڵام منەوە بیرم دێ کابرایەک بوو هەموو جارێک ئەهات لە دوای سەعات 11 داوای چایە کرد، لە دوای سەعات 11 داوای چایە کرد، وا چایەتر بکەن. طبعا باوکم خەوی لێکەوت، ماڵەوە خەویان لێکەوت، هەر منە مامۆتەنیا چایەتر بکەن، ئەبا من هەڵسەیام چایەترم کردە. هەیە بەخوا ئەوە من لە خۆمان ڕووی داوە. شەشەم کاتێکی هەر ماڵێک زۆر سەی ناو ماڵیان مەکە، زۆر سەیری عەوراتیان مەکە، دەرگا کرایەوە ئاوا سەیر مەکە بزان چی هەیە لەو دیمە. یعنی ئینسان سەرداخە و چاوداخە زۆر تەماشای ناوماڵی خەڵک نەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێ زۆر ئاوایە کرد ئەتوانی شتێ بکەیتە چاویا و خوێنەکەیشی هەر واجی. والله يعني مەبەستی لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نییە شیشە بگرێت دەستۆر کەسێ وایە کرد بچێک بکەیتە چاویا، بەس ئەوەیە کە یعنی کابرا ئەگەر وای کرد مستحقە چاوی کرد لە ڕاستیە، چونکە زۆر گوناحە تۆ لە ماڵی خەڵکا سەیر ناوماڵ و ژن جاری وایە سەری ڕوتە، جاری وا هەیە شتێک ئەبینی لەوانەیە ئینسان بەر چاوی خۆی داخا باشە. حوتەم دائما سەلامکردن زۆر گرنگە، حتا بۆ ماڵەکەی خۆتیش کە ئەگەڕێیتەوە سەلام بکەیت. سبحان الله، هەر ماڵێ شەیتانی تیاوێ ئەگەر ڕۆیتە ماڵەوە سەلامت کرد شەیتان ڕاق. ئەو حەدیثی پێغەمبەرمان لەسەریە. زۆربەی ئەو ماڵانەی کە ئەڵێن مامۆستا سحرمان لێکرا، مامۆستا شەیتان هەلە ماڵمانە، مامۆستا نازانم چی، سبحان الله خاوەن ماڵەکە کە ئەچێتەوە یان ئەوانەیە چنەوە ماڵەوە سەلام ناکەن. هی ئەوەیە ئەگینا سەلام کەن شەیتان نامێن لە ماڵ. هەندێک ئەدەبیشمان هەیە بە ڕێزان بۆ خاوەن ماڵ. خاوەن ماڵ پێویستە ڕێز لە میوان بگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ ئیمانی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی با ڕێز لە میوانەکەی بگرێ. و ئەگەر کرایش زوو نانی بۆ حازرکە، ئەوە سنەتی پێغەمبەرەکانە. خوای تەعالی دەربارەی پێغەمبەر ئیبراهیم ئەفەرمێ فراغ إلى أهله فجاء بعجل سمين. ئیبراهیم هەر سێ مەلایکەکە کاتێک چوون بۆ ماڵیان، ئەوە نەیزانی مەلایکەن، هەر چوون یەکسەر ئەو ڕۆیشت گوێرەکەیکی هێنا سەری بڕی، یعنی بەپەلە نەیزانی ئەوانە مەلایکەن هاتوون بۆ ماڵی. پێغەمبەران ئاوا بوون لە میوانداریە. ئینسان ڕووی خۆش بێ لەگەڵ میوانە، چونکە ئەو ڕووخۆشیە بەڕاستی بە سەدەقە بۆ تەژمێرێ، بە خێر بۆ تەژمێرێ. ئینسان کە ڕێز لە میوان بگرێ و ڕووی خۆش بێ بەدەمیەوە، بەڵام ئاگاتان لێبێ ئیسراف مەکەن. ئیسراف حرامە، زیادەڕەوی حرامە، چونکە ئەگەر ئیسراف بکەی هەر میوانت بێ و تۆ ئیسرافێ زۆر بکەی، هەر میوانت بێ و ئیسرافێ زۆر بکەی، بەڕاستی تااقەتی میوانداریت نامێنێت. دوای میوان ئەوێتە بارێکی قورس بەسەر تۆ. المەوجود ئەگەر میوانێک نەبێ، میوانی درەنگ وەخت گلەی لەسەر خۆیەتی المەوجود، بەڵام میوانێکی تایبەت کە خۆت داوەتیەکەی ئەوە طبعا ئەوە کەیفی خۆتە چی بۆکەی حسب قدرەتی خۆت. بەڵام قەت دائما ئینسان شتێک نەکا تووشی قەرزی کە، شتێک نەکا تووشی ئیحراجی بکە. لە ئیسلامە خوا نوێژی قەسر و جەمعی بۆ دانا بۆ ئینسان ئیحراج نەبێ. خوای تەعالی زۆر ئەحکامی شەرعی دانا تا ئینسان ئیحراج نەبێ، ئیتو خۆت بۆ ئیحراجەکەی. قەت ئینسان خۆی ئیحراج نەکا. میوانداری سێ ڕۆژە،
تا سێ ڕۆژ ئەگەر کەسێک مایە لە ماڵتان سێ شەو سێ ڕۆژ شەرعەن بۆی هەیە ڕۆژی یەکەم خواردنێکی باشی بۆکەی ڕۆژی دووەم وەکو ماڵم ناری خۆت ئەخوان ڕۆژی سێمیش هەروە ڕۆژی چوارم ئەگەر حاڵەتێکی تایبەت نەبێ بۆ تێ بڵێ کاکە بڕۆ خوا حافظ ئەتوانی وای پێ بڵێ جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەر لە ئەوەی خاوەن ماڵ بڕۆ خوا حافظت تۆش ئیحراجی مەکە و زیاد باری لەسەری قورس مەکە مەگەر حاڵەت تایبەت وەکو باسم کرد خەڵکانێکی حاڵەتە تایبەتیان هەیە لی قەومیا وەزعێکی بەسەر هاتەوە جایە میوان ئەبێت چی بکات میوان نابێت زیاد لە سێ ڕۆژ بمێنێتەوە مەگەر پێویست بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ قەت لە سێ ڕۆژ زیاتر مەمێنن حەڵال نییە بۆ ئەوەی ئیحراجی نەکەی کابرا مەگەر حاڵەت وەکوتمان تایبەت ئەبێ ئەو کەسەی کە ئەبێ بە میوانی کەسێ بێ قەناعەتیش کە ئەو چی داپی نابێت تەڵەبات بکەیت سێمە فێر بووین خەڵک حتا لە حەدیسەکەی پێغەمبەریش لۆف لێدەن ئێژە کاکە ئانێجارەیە ئەڵێ کاکە میوانی درەنگ وەخت گلەیی لەسەر خۆیەتی ئەڵێ کاکە من درەنگ وەخت نییە دانیشتم بۆ ئیسراحەتی خۆم بڕۆ کەیفی خۆت چش بکە عەیبە ئینسان بڕوا بۆ میوانی ئەو قسە بکە عەیبە ئینسان کە بوو بە میوانی خەڵک نابێت تەکلیفیان لێ بکە ئەوەم بۆ نەکەی نابێ و ئەمەم بۆ نەکەی عەیبە ئەوە تەسەڕوفی ئینسانی موسڵمان نییە ئینسان کە چووە لای کەسێک ئەبێ ڕازی بێت بەوەی کە ئەو دای ئەنابووی دوعا بکەی بۆ خاوەن ماڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میوانداری هەر کەسێکی کرد یا چوو بۆ ماڵی هەر کەسێ دوعای بۆیان کردووە اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم أفطر عندكم الصائمون وأكل طعامكم الأبرار وصلت عليكم الملائكة أو ندعاء خوش بيان كردي كابرار حزي كرد جارة تربية غمري خوا دعوتات بويا كاتي رويتا مال كسير دعاء خيري بو بكا أو ماندوبو عزيتي خواردو مالو مناري مشغول كردو سپاس كردني أو كسا غمري خوا صلى الله عليه وسلم فرمي هر كسي شكري خلق نكا كاتي چاكيكي بوكا شكري خواي نكرده کەسی ڕێزی لێگرتی ئەگەر نەڵێی دەست خۆش بێت زۆر زۆر مەمنونتم بارەک الله فیک ئەگەر ڕۆژێ بۆ تیشکریا حەقی بکەیتەوە لێ بۆی ئەگەر کە بۆ تیشکریا تۆش حەقی بکەیتەوە بۆی بەڕاستی معناویان شکری خوات نەکردووە ئینسان دائیمەن ئەبێ ئەگەر کەسێ شتی بچووکی لەبەرچاو نەبێ بەخوا شتی گەورەیشی لەبەرچاو نییە کەسێ شکری مرۆڤەکان نەکات شکری خوایش ناکات ئەوە زۆر زۆر گرنگە ئیزن وەرگرتن ئەگەر حرەکاتێکت کرد لە ناو ماڵە یعنی مەسەلەن چوویتە سەر ئاو مثلا دەست شۆرت کە ڕۆیتە ناو ماڵەوە مثلا لە هەندێک شوێن ئیجازە وەربگری لە خاوەن ماڵ باشە چونکە لەوانەیە ئەو ماڵە حرمەتێکی تایبەتی توای لە غورفەیەکە احتیمالێ لە غورفەکانی ترا شتر بێ بۆیە ئیجازە وەربگری زۆر زۆر گرنگە بە کورتی و بە پوختی ئادابەکانی سەردانیکردن و میوانداری یەکێکە لە ڕەوشتە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئیسلام هانی خەڵکی لەسەر ئەدا هەر کەسێک یان ئەگەر مسلمانان بەگشتی یان بە تاک ئەگەر ئیلتزام بەم ئادابانەوە بکەن بەڕاستی ئەمە ئەبێتە مایەی دروستبوونی خۆشەویستی و برایەتی لە نێوانیانە و خوای تەعالایش بەرەکەت ئەخاتە ئەو کۆمەڵگایەوە کە ئادابەکانی ئیسلام ئەپارێزن ئادابەکانی ئیسلام پاراستنی بۆ تاکەکان بەرەکەت و خێرە بۆیان بۆ تاکەکان یعنی من بیکەم تۆ بیکەی ئەمە خێر و بەرەکەت ئەگەر هەمومان پابەندی ئەم ئادابانە بین خوای تەعالا خێر و بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەرمانە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين